خواردنەکەم بۆ حازر کردوون بەم شێوەیە لە ئاویش لە تێنا دامناوە بۆی کاتێک کە خواردنەکەی ئێمێ کە دەرمانی توولانی تایە یاخود تایلۆسین ئەیەم بۆ بێچووی کە نەخۆشی خاڵی ڕەشی هەیە ئەمەیانە کە دایکەکەشی خواردنی یاوەتەی کێشە نییە. ئێستا هەوڵ ئەین کە خواردنی دەرمانەکەی بەمێ کە دەرمانەکە ئێستا ئەم خواردنە کە ئێمێ تاڵە زۆر تاڵە و تایلۆسین مویمەکەی لەوایە کە زەرەری نییە بە هیچ شێوێ بۆ بێچووەکان بەم شێوەیە. دوایی بێچووەکانی کە خواردنی تیان بۆ ئەگرمەوە کە تایلۆسینەکەی تیا نەبێت. تاوەکو بە تەواوەتی چیکەڵانەی پڕە بێت وازی لێ نایەنین هەتا بە تەواوەتی تێرە خوات ئەو کاتە وازی لێیەنین بەم شێوەیە. خواردنەکە ئێستا شلەتێنە تەبعەن وەکو کاڵین شلەتێنە وەکو شیر کە دایکە یا بە مناڵی ئەبێ بە شێوەیەک بێت. ئێستا ئەو بێچووە گەست سەیریکەین تێری خوارد و ئێمە گرتنی بێچووە گەر بمانێ بیگرین بۆی سەیریکەین ئەبێ بەم شێوەیە بیگرین بەم شێوەیە ئەیگرین بەم شێوەیە ئەیگرین و سەیری ئەەکەین.